بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين خۆشەویستان و بەڕێزان لە زنجیرە باسی ڕوونتردا بابەتی ئەمجارەمان وانەی ئەمجارەمان تیشکێک دەخەینە سەر ژیانی ئاژەڵانی دەوروبەرمان. هەمومان لەسەر زەوی ئاژەڵ و باڵندە و مێرووەکان دەبینین. لە هەندێکیان سوودمەند دەبین، وەکو مانگا، وەکو مەڕ و بزن، وەکو هەنگ لە جیهانی مێرووەکاندا. لە هەندێکیان بێزارین، وەکو مێش و مێشولە و مشک و جرج و ئەو حەشەراتانە. لە هەندێکیان دەترسین و خۆپارێزین، وەکو مارود و پشک و شێر و پڵنگ. ئەمانە هەر یەکەی وەکو ئێمە جیهانێکن، ژیانێکی تایبەت بە خۆیان هەیە، سیستمێکی ژیانیان هەیە کە پەروەردگار بۆی داناون. قورئانی پیرۆزی ئێمە زۆر گرنگی بە جیهانی ئاژەڵان داوە. ئەوە تا دەفەرمێ وما من دابة في الأرض ولا طائر يطير بجناحيه إلا أمم أمثالكم ما فرطنا في الكتاب من شيء ثم إلى ربهم يحشرون. أما أتل سورة الأنعام دايا سورة ئاژەڵەکان واتە یەک سورەتی قورئانی ئێمە سورەتێکی گەورە بە ناوی سورەتی ئاژەڵانەوەیە. ئەمجا چەند سورەتمان هەیە بە ناوی یەک ئاژەڵ، وەکو سورەتی فیل، وەکو سورەتی عنکەبوت لە جیهانی مێرووەکاندا، وەکو سورەتی ئەننەحل مێشهەنگ. ئەم قورئانە پێمان دەڵێ زۆر زەرورە گرنگی بە جیهانی ڤێتەرنەری بدرێ. ئێستا بەداخەوە ئەمە لە بەرنامەی ڕوونترا قسەی لەسەر دەکەین. زۆر جار کەسێک کە خوێندکاری کۆلێجی ڤێتەرنەریە، پزیشکی ڤێتەرنەری، کە لێی دەپرسی یعنی هەر من هەستم بۆ خۆم پێ کردووە، ئەڵێ وەڵا لە بەشی پزیشکیم کە دەڵێ ڤێتەرنەری بە شەرمەوە وا دەڵێن کەەوە هێستا خەلەلی ئێمە دەردەخات لەم بوارەدا. پزیشکی ئینسانی هیچی زیاتر نییە لە پزیشکی ڤێتەرنەری. بۆیە زۆر جار من خوشک و برایانم ڕاوێژمان پێ دەکەنەوە مامۆستا ساڵ لە بەشی کۆلێجی پزیشکی ڤێتەرنەری یەکەم بووم، سوپاس بۆخوا دەچمەوە بەشی پزیشکی ئینسانی طوبعام لە یەک دەست پێ دەکەمەوە، یعنی وەکو سەرکەوتنێکی گەورەی بەدەستێنابێ. ئەوەش دید و تێڕوانینی هەڵەی ئێمەیە بۆ ئەم بابەتە گرنگە. لەلای ئێمە دکتۆری ڤێتەرنەری لە بابە دکتۆری مانگایە، وەکو ئەوەی کە مانگا شتێکی زۆر کەم بێ، یان دکتۆری حیوانات و دکتۆری سەگ و پشیلە شتێکی کەم بێ. ئەبێ بەڕاستی بەڕێزان ئەم هەڵەیە ڕاستکەینەوە. کوڕ و کچەکە دەگەر لە 12ی زانستی دەرچوو چەندت پێخۆشە لە طوبعام وەرگیرێ، دەبێت زۆر شانازی بکەیت کە لە بەشی پزیشکی ڤێتەرنەری وەرگیرێ، چونکە دوو سوودمان پێدەگەیەنێ. پزیشکی ڤێتەرنەری هەموو ئەو خواردنانەمان بە ساغی دەداتێ کە ئێمە دەیخۆین. نەخۆشکەوتنی جەستە خوا بوا دروستی کردو هەمووی ساغا کە نەخۆش دەکەوێت لە ڕێی چیەوە نەخۆش دەکەوێت. زۆربەی نەخۆشی لە گۆشتەوە بۆمان دەگوازرێتەوە، لە جیهانی ئاژەڵەکانەوە بۆمان دەگوازرێتەوە. دەی پزیشکی ڤێتەرنەری ناهێڵێ ئەو شتە خراپانە بگا بە جەستەی ئێمە. مانگاکان دەکوتێ بەرهەمی چاکدێنێتە ئاراوە، جیهانێکی پێشکەوتوو لە بواری سامانی ئاژەڵیدا پێشکەش دەکا. بۆیە دووەمیشیان بابەتێکە خزمەتێکی گەورەی قیامەتی خۆیانە. دکتۆرێک دێنە چارەسەری سەگێکی نەخۆش دەکا، پشیلەیەکی نەخۆش دەکا، بەڕاستی خێرێکی گەورەی دەگاتێ، هەندێک تووشی نەخۆشی لێ بێ پارێزێ. بۆیە دەبێت ئەم تێڕوانی ڕاستکەینەوە. بەشی پزیشکی ڤێتەرنەری دەبێت شانازی بە خۆیانەوە بکەن کە قورئان ئەمەی باس کردو. ئەمایەتی کە ئێستا لە خزمەتیین پێویستە لە کۆلێجەکانە دیراساتی لەسەر بکرێ. قورئان یەک ئاەتت دەداتێ ئەفەرمێ وەرەشی کارەوەی زانستی لەسەر بکە. قورئان دەفەرمێ سەیریکەن هەموو دابەت چیە؟ هەموو جوڵندەیەکە، هەموو ئەوەی لەسەر زەوی دەجوڵێتەوە و هەموو ئەو باڵندەی کە بە دوو باڵ دەفڕێ لە ئاسماندا. يطير بجناحيه قرآن دیاری کردووە هیچ باڵندەیەک لەسەر زەویدا سێ باڵی نییە إلا جناحيه دوو باڵی هەیە. إلا أمم أمثالكم هەموویان نەوەن وەکویەوە نەتەوەن، جیهانێکی تایبەت بە خۆیان هەیە. چۆن ئێمە ئێستا بنەماڵەمان هەیە، خێزانمان هەیە، دۆستایەتیمان هەیە، دوژمنایەتیمان هەیە، ڕقمان هەیە، خۆشەویستیمان هەیە، تماحمان هەیە، کەسابەتمان هەیە، هەموو ئەوانش لە جیهانی ئاژەڵاندا هەیە. لەشکرمان هەیە، سوپامان هەیە، بەشی خۆپارێزیمان هەیە، دکتۆرمان هەیە. قورئان دەفەرمێت لە جیهانی باڵندە و هەموو جوڵندەکانی سەر زەویشدا بە هەمان شێوە ئەمانە هەیە. هەمووی وەکو ئێوە ئومەتێکن، بە چاوی کەم سەیریان مەکەن، لێکۆڵینەوەیان لەسەر بکەن و گەورەی خواتان بۆ دەرکەوێت.
مرۆڤ لە کۆنەوە تا ئێستاش مرۆڤی پۆلێن کردووە لە ڕووی ئەخلاقەوە بەسەر ئاژەڵاندا. ئەوە تا یەکێک دەڵێ بەخوا فڵانکە زۆر ڕەشید و ئازایە، کوڕە دەڵی شێرە. ئەها ئازایەتی یەکسە پاڵ دەدەینە لای کێ؟ پاڵ دەدەینە لای شێر. مرۆڤە ئازاکان ئەڵی شێرن. لە وەفادا کە باسی وەفاداری دەکرێن سەگ زۆر بە وەفایە. ئەها وەفا ڕەوشتە جوانەکە پاڵ دراوەتە لای ئاژەڵێکی وەکو سەگ. لە ئەوەدا کە ئولفەت بە ئینسانەوە دەگرێت، دەڵێ زوو دەستەمۆ دەبێ. نمونە بە پشیلە دەهێنرێتەوە. پشیلە هەر زۆر زوو دەستەمۆ دەبێ، شتێکی بدەیە یەکسەر ماڵی دەبێ بە شوێن تا دەڕوا ناولەپی دەستت دەلێسێتەوە، یعنی زۆر ئولفەتت پێوە دەگرێت. ئینسانی وا هەیە، مناڵی وا هەیە، کەسی وا دەڵی بەچکە پشیلەیە وا خۆین شیرین دەکا. ها یەکسەر ئێمە نمونەی مرۆڤەکان دێنینەوە بە جیهانی ئاژەڵانەوە. ئینسانی وا هەیە زۆر حەزی لە خەو و خواردنە، تەمبەڵە. لەگەڵ ڕێزم بە ڕووی جەنابەت فڵان کەس دەڵێ ورچە، هەر دەخوا و دەخەوێ. تەمبەڵە. یەکسەر ئێمە نمونەکەی بەچی دێنینەوە؟ سەی دەکەین ئەم ئینسانەکە هەر حەزی لە خەو و خواردنە و جوڵەی کەمە وەکو چی وایە؟ قەڵەوە وەکو ورچ وایە. ئەو کەسەی کە دەڵێن دەنگی خۆشە، فڵان کەس دڵی دەنگی بولبولە، ئەی ماشەڵڵا چ دەنگێک، ئەڵێ کەناریە، ئەڵێ بولبولە. یەکسەر دەنگە خۆشەکە. نمونەکەی بەچێ دێنینەوە؟ بە جیهانێکی باڵندەکان کە بولبول و کەناری و ئەو شتانەیە. ئینسانی وا هەیە قسە هەر دەڵێتەوە، هەرچی بیستی بەکسەر لەگڵە با بە فڵان کەس دڵی تووتیە، هەر شتێک بڵێ یەکسەر دێڵێتەوە بە شوێنتە، لاسای هەموو کەس دەکاتەوە. ئاها یەکسەر بە تووتی شوبهاندمان. ئیوا هەیە فێڵبازە، ئەڵێ فڵان کەس بەخوا ئامانی نییە، لە هەموو شتێکە دەتوان دەوری خۆ بینێ، ئەڵێ ڕێویە لە فێڵبازیدا. ئینسانی وا هەیە غەدری زۆرە، تموحی زۆرە، یعنی ئەوەیە نەکبی خوا، هەر حەزی بە ملشکاندنە. لەگەڵ ڕێزم بۆ گەنجان دوو لە ئالی ئەم گەنجە بە ڕێزانە. ئای وا هەیە دەیان کچ دەخەڵەتێنێ، پەیوەندی لەگەڵ چەندین کچ هەیە. ئەوە دڵی گورگە. ئەها گورگ لە 100 سەر مەڕدەدا خۆ یەک دانەشی پێ ناخورێ، بە یەک دانە تێردەخوا، کەچی ملی هەمویان دەشکێنێ. غەدری زۆرە، یعنی خۆ دەیتوانی یەک دانە بەسی دەکرد، یەک دانە کیفایەتی ئەو بوو، هەمووشیان یەکتان گۆشتیان هەبوو، کەچی حەز دەکەم ملی هەمویان بشکێنێ. چەند ناشەریفانەیە دوو لە ڕووی جەنابتان و گەنجانی ئەم وتارەبی سەر و بینەرانی گەنجێک دەیان ئافرەت دەست ببڕێ، پەیوەندی لەگەڵ چەندیانیان هەبێەوە، هەمووی بەلشکاندنە. لە کاتێکا بە حەڵاڵی یەک دانەی بەس بوو، دەیتوانی لەگەڵ ژیانێکی کامەران بەسەر بەرێ. ئەوە دەڵی فڵان کەس دڵی گورگە، ئامانی نییە. یوا هەیە لە سەریعیدا لە هەڵمەتە، پێشمەرگەیەکی ئازاڵە فڵان کەس دڵی پڵنگە، ئەڵێ بەورە. یەکسەر نمونەکە ئیلا ناچارین بەچی بهێنینەوە؟ بە جیهانی ئاژەڵان. ئەڵێ فڵان کەس سەرشۆڕی قبوڵ ناکە، ئەڵێ هەڵۆیە، لە بەرزیان نەبێ ناژی. ئەها بەوانەی شەهیدن، دەڵێ هەڵۆکان، ئەوانە وەکو هەڵۆ حەزیان لە بەرزیە، بەژێر دەستەی قبوڵ نابن، ناچارین یەکسەر نمونیان دێنینەوە بە جیهانی ئاژەڵان. بۆیە قەت بە چاوی سووک سەیری ئاژەڵ مەکە، سەیری مێرووەکان مەکە، سەیری باڵندەکان مەکە. بۆیە ئێمە ڕەوشتی مرۆڤەکان ناچارین لە کۆن و نوێدا هەمووی پاڵ دەدەینەوە لای جیهانی ئاژەڵەکان. لە شێوەی ڕۆیشتنیاندا گەورەی خوامان بۆ دەردەکەوێت. والله خەلق كل دابة من ماء. هەموو جوڵندەیەک لەسەر زەویدا لە مرۆڤەوە هەتا آخر حەشەرات پێکاتەکەی ئاوە، هەر خوێنی جەستە بێنە یەکسەر شیکاری بکە لە 180 سایتۆپلازموانە بێتەوە ئاو. فمنهم من يمشي على بطنه. خوا دەفەرمێت دیقەت بدەن، هەیە لەسەر سکی دەڕوا. ها خشۆکەکان جیهانی مار قاچی نییە، هیچی نییە، کەچی بەو سەریعە دەڕوا. والله ئەوە جێگەی سەرسوڕمانە. ئەم پولەکانە ئەم جیهانی خشۆکەیە بزانت چی بە سورعەتێک دەڕوا، خۆ قاچیشی نییە پێڕاکە. هەیە لەسەر سکی دەڕوا بە جیهانی خشاندن. ومنهم من يمشي على رجلين. هەیە لەسەر دوو قاچ دەوەستێ، وەکو مرۆڤ، هیوایە وەکو قاس، وەکو مراوی، وەکو مریشک، لەسەر دوو قاچ بە ئاسانی تەوازونی لەشی خۆی ڕاگرتووە. تەوازونی لەشی ئێمە لەسەر ئەو دوو پێ بچووکە ڕاوەستاوین، پێی هەر مرۆڤێک 20 سانتینێک. تەماشاکە ئەم جەستەی ڕاگرتووە بەهۆی یەک ئاوێکی بچکۆلە لە ناو گوێچکەی ناوەماندا. ئەو ئاوە بچکۆلەیە تەوازونی جەستەی ئێمە ڕادەگرێت، هەر خەلەلێک جایە بەم لاولادا دەکەوین. ئەی ناوانە بۆ یادەبوو پێڵاوەکان ئێمە هەیەکی 60-70 سانتیم بوونایە، مەدخەلێک سێ جووت پێڵاوی نەدەبەوە، کەچی خۆی گەورە لەو قاچە بچکۆلەدا تەوازونی جەستەی توێ ڕاگرتووە. مریشکە قازێک سەری لای کلکی تەماو یەک تەوازونی بۆ داناوە بە میلیم هین ناکە، بۆی لەسەر ئەم دوو قاچە بتوانێت بوەستێت، لەسەر یەک قاچیش دەوەستێت، تۆش دەتوانێت لەسەر قاچێک بوەستی، تەوازونیشت تێک ناچێت. هیوا هەیە ومنهم من يمشي على 4. هەیە پێویستی بە 4 قاچە، وەکو فیل و شێر و مانگا و مەڕ و ئەوانە 4 پێن. يخلق الله ما يشاء إن الله على كل شيء قدير. خوای پەروەردگار چی بوێ دروستی دەکات، توانای هەیە بەسەر هەموو شتێکە.
وشەیەکی زۆر ناشرینێ کەسێ بە کەسی بە چوار پێ ئەوە هەم سوکایەتی بە چوار پێ کە چوار پێ بە خۆی سوکایەتی نییە خواوای دروست کردووە هەم سوکایەتێ بە مرۆڤ قەت ئەو وشانە هەوڵ بدەن مناڵیشتان فێری نەبێ ئەو وشەیەکی ناڕەوایە دوو جار سوکایەتیە سوکایەتێ بە مرۆڤ سوکایەتێ بە چوار پێیەک کە ئەسڵەن عیب لەوەدانێ خوا دروستی کردووە ومنهم من يمشي على 40 گاڵتەکردنە بە ئاەتی خوا ئەو چوار پێی بە چوار پێ دروست کردووە چونکە بۆ ئەو ئاگونجاوە ئەو وا پێویستی بوو کلکی داوە بە پشیلە و مەیمون پشیلە دەبینین ها لەسەر دەرگای حەوشە زۆر جار بینیومە لەسەر ئەو ئاسنە باریکە پشیلە دێو دەچێت بەهۆی چیەوە دەتوانێت بچێت بەهۆی کلکیەوە کلکی لێ بکەوە ناتوانێت بەسەر یەک شوێنە بڕوە بە یەک دیوارە هەڵگەڕێ بەهۆی ئەو کلکەیەوە تەوازونی هەیە مەیمون لەم دارە بۆ ئەو دارە خۆی فڕێدا بەهۆی تەوازونی کلکیەوە سبحان الله پەروەردگار چەند بەڕەحمە ئەو کلکە تەوازونی لەشی ئەو پشیلە و مەیمونێ ڕاگرتووە کلکی یەک تۆز قەرتێنی ئەو تەوازونە لەدەست دەدا ئەمە هەمووی الله إن الله على كل شيء قدير پەروەردگار توانای هەیە بەسەر هەموو شتێکە هەموو حیوانێک تایبەتمەندی خۆی هەیە حیوانێک هەمومان دەیبینین چه حیوانێک زۆر زۆر بەرزترە لە هەموو ئاژەڵێک چی ئەزانێ زەرافە بەڵێ باسێکی زەرافەتان بۆ دەکەم بە کورتی زەرافە چەند لە وڵاتی ئێمەدانێ بەڵام بە بێگومان هەمومان ناومان بیستووە وێنەیمان بینیوە لە تەلەڤیزیۆن ئاشنای بووین بەرزترین ئاژەڵ زەرافەیە بەرزیەکەی لە قاچیەوە هەتا تەپڵی سەری کەملی بەرز دەکاتەوە 5 مەترە 5 مەترە کێشی 700 تا 1 تەنە لە هەیە 700 کیلۆیە هەیە 1000 کیلۆیە 1 تەنە بەس تەنها ملی فەقەراتی ملی 2 مەتر بەرزە زەرافەت چاوێکی زۆر تیژی هەیە لوتێکی زۆر بەهێزی هەیە بۆ بۆنکردن چاوی گەورەیە بە ئاسانی چاوی بە هەموو لایەکە دەتوانێت بژوڵێ و پێشە و دوای خۆی ببینێ دوو گوێی گەورەی هەیە هەر یەکەیان 15 سانتینە گوێیەکانی وەکو سەحنی سەتەلای دوایە بۆ پێشەوەش دەڕوا بۆ تەنیشتیش دەڕوا بۆ دواوەش دەیانجوڵێنێ دەنگ لە هەر شوێنێکەوە بێ ئاڕاستەی گوێی بەرە ئەولادە بە ئێستا ئێمە دەبێت ملمان بۆ سۆڕێنێ ئەو ملی بۆ ناسۆڕێنێ ئەو مل لە درێژەی بۆ ناسۆڕێنێ یەکسەر گوێیەکانی دەسۆڕێنێ بەرەو دواوە بەرەو تەنیشت بەرەو پێشەوە وەکو ئاوێنەیەک وایە بە کارەباییش بکە چۆنی بێ ئاوای لێ دەکات پەروەردگار بۆی عەزیەتی نەبێ ئەم لە هەموو جار ناسۆڕێتەوە وەکو مرۆڤ نییە بەهۆی چاو و لوتیەوە خۆی لە دوژمن دەپارێزێ هەندێک خەڵکی وا دەزانن زەرافە دەنگی نییە بەڵام دەنگی هەیە وەکو گرمەی کۆتر وایە زەرافە بەو گەورەیەوە ڕقی لە دەنگی بەرزە وەرە مۆسیقای دەنگ بەرزی بۆ لێ ڕادەکا لەو شوێنە حەزی بە دەنگی هێمنە وەکو کۆتر دەگرمێنە دەنگێکی نزم دەردەکا لە غاباتەکانی قاڕەی ئەفریقیادا دەژی چونکە دارستانی چڕ جێگەی ئەوی تێدا نابێتەوە دەبێت دارەکان زۆر لێک دوور بن بۆی بە ئاسانی هاتوچوان لە نێواندا بکە جاخۆرە گەڵای درەخت و چرۆی دار و جا و دڕک دەخوا زمانی 50 سانتینە 50 سانتینە نیو مەترە زبرە گەڵا و جا کۆ دەکاتەوە لێوەکانیشی زۆر بەهێزن یەکسە قوتی دەدا کاوێشکارە دوای دەیهێنێتەوە سبحان الله لە گەورەی خوایە هەم مانگە بزن و ئەم شتانەش هەمووی مەڕ و هەمووی کاوێشکارن ئەو بۆ وایە یەک ئەو جایی کە قوتی دەدا ئەگەر بێت و وەکو مرۆڤ یەک گەدەی هەبوویە ئەوان سییانیان هەیە ئەوە ژەڵانە زەرافەش وایە ئەگە وەکو مرۆڤ قوتی دایە دەبوو کەمترین جا بخوا شەوێش هەر لە دەرێ بێ نەیەتوانی تێر بخوا نەخێر لە کەمترین کاتە زۆرترین جا دەخوا هەمووشی مادەی سلیلۆزیە هەرز نابێ دەیخاتە گەدەیەوە گەدەی یەکەمی دوای ئەوە لە ماڵە بە ئیسراحەت کە هاتەوە پشوویدا دەیهێنێتەوە دەمیەوە کاوێژی دەکا هەرز دەیخاتەوە مەعیدەی سێمیەوە بە ئیسراحەتی خۆی مادەکان شیکار دەکا سبحان الله ئەمە بە چێ دەکرێت غەیری الله بە الله دەکرێت چونکە ئەم ئاژەڵەوەکو مرۆڤ نییە پێویستی بە وزەیەکی زۆرترە ئەو هەموو گژوو جیا و دڕکوداڵە مادە سلیلۆزیەکان هەرز نابن بە یەکەڕەت پێویستە جارش کە کاوێژیان بکاتەوە و جارێککە قوتیان بداتەوە زەرافەش وایە زمانی زبرە هەرچی بەریکەوە یەکسەر وەکو مۆغناتیس ڕای کێشە و قوتی دەدا لە حاڵەتی جا خواردن و ئاو خواردنەوەدا ملی 2 مەترە ناڕەحەت دەبێت بۆی عەزیەتی نەبێ خوا گەورە عەقڵێکی داوەتی یەکسەر قاچەکانی و حەفارشتان بینەوە قاچەکانی بڵاو دەکاتەوە بۆی ملی بە ئاستێکی ئاسان بکاتە زەوی زەرافە شیردەرە 15 مانگ دوو گیان دەبێت حەملەکەی 15 مانگ دەستکیا دەمێنێتەوە بەشکەکەی لە لەدایکبوونا 57 کیلۆیە بەرزیەکەی 2 مەترە لە زەویەوە بۆ سەری دوای لەدایکبوونی 1 سعات شلە دوای 1 سعات قاچ دەگرێت و بە شوێن دایکێدا ڕادەکا شیرخواردنی بەچکەیەکی زەرافە 9 مانگ دەخایەنێ بە 9 مانگ تێرخواردنی شیری کۆتایی پێدە و دەست دەکات بە جیا خواردن زەرافە بە خێزانی دەژین زۆر حەزیان بە تێکەڵیە ڕقیان لە تەنیاییە ئەک زەرافە بێنە بە تەنیا لە شوێنە داینێ بۆ خۆی دەمرێ
ژیانێکی خێزانی پڕ لە خۆشەویستیان هەیە ئەو ئاژەڵە گەورە 15-20 زەڕافە بە یەکەوە کۆ دەبنەوە پیرێک ئاژەڵێکی پیریان زەڕافەیەکی نێر کە لە هەمویان بەتەمەنترا خاوەنی تەجروبەی ژیانە دەیکەن بە سەرۆکی خۆیان دەیکەن بە قائیدی خۆیان تەواوی ئەو خێزانە 15-20 زەڕافەیە لە مێیەکان و لە نێرەکان و لە بەچکەکان بەبێ ئەمری ئەو ناچن بۆ هیچ شوێنێک ئاویش ناخۆنەوە پابەندی ڕێنماییەکانی ئەو سەرکردن کە زەڕافە نێرە بە تەمەنەکەیە لە هەمویان بەتەمەنترا چونکە بەن تەجروبەی زۆرە ئەوانەی کەوا لە خێزانەکەدا ئەو 15-20 زەڕافەیە زەڕافەیەکی مێ کە لە سکوزوار وەستاوەتەواتە بۆتە پیرێژنەیەکی زەڕافەکان ئەوە دەوری حراست دەبینێ بەردەوام ملی بەرزە بۆ ئەوەی نەوەکو دوژمن زەفەریان پێبێنێ ئەو ئیسراحەت دەکا زەڕافەیەشکەی مێی بە تەمەن دەچێتە شوێنەکەی ئەو بەدەی لە حرەسیات و ئاسایشەکە دەکا ئەو زەڕافانەی کەوا منداڵیان نابێت بەچکیان نابێت دەوری دایانی دەبینن بەچکەکانی تر بەخێو دەکەن بەخێویان دەکەن چاودێریان دەکەن نەوەک دوورکەونەوە نەوەکو شێر و پڵنگ پەلاماریاندا هەستیان بە مەترسی کرد ئەمان ئیسراحەت دەکەن زەڕافەیەشکە کە منداڵی نابێت دێتە شوێنەکەی ئەوان و بەخێویان دەکا سبحان الله یەک سیستمی گەورەیە قورئان دەفەرمێ ئومەم ئەمثالکم ئەمانەوە مەزانن هەروە بە سەرزەویدا بڵاو بوونەوە خێزانن عینی ئێوە نەتەوە ئومەتن زەڕافە لەبەر گەورەیەکەی هەرچەند گەورەیە بەڵام زۆر سەلامەتە لەگەڵ شێر و پڵنگ و نەعامە و ئاسک و ئەوانەدا زۆر بە تەبایی دەژیا شەڕ ناکە شێر و پڵنگ پەلاماری بەچکەکانی دەدا بەچکەکانی بە خێرایی 48 کیلۆمەتر لە سەعاتێکا دەڕوە بەچکەی زەڕافە کە ڕای کرد 48 کیلۆمەتر لە سەعاتێکا دەبڕێ نیمچە سارەیەکە گەورەکانیان لەبەر شێر و پڵنگ ڕناکەن هەموو ئاژەڵێک لە دواوە کەری وەحشیوانە لە دواوە بە جووتە لە هیندەدا لە دوژمنەکەی ئەمان بە پێچەوانەوە زەڕافە تاکە ئاژەڵێکە لە پێشەوە لە دوژمنەکەیدا هەردوو قاچی پێشەوەی بەرز دەکاتەوە ڕێک لە کەلەکەیدا پەراسۆکانی دەشکێنێت چونکە زۆر بەهێزە قاچەکانی قەت بە جووتە لە دواوە نایاوێت ئیلا لە پێشەوە هێرش دەکات چەند زانیاریەک لەسەر زەڕافە یەکەم چەندە ملی درێژە سوبحان الله سەیری کرد ملی کوتمان چەند مەتر درێژە 2 مەتر بەڵام ملی مشک و ملی مرۆڤ و ملی زەڕافەی درێژ هەر حەوفەقەرەیە خوا هەر وەکو یەکی دروست کردووە ملی مشک کە زۆربەی عەمەلیات لەسەر دەدۆزرێتەوە ملی مرۆڤ ملی زەڕافەی 2 مەتری هەر 7 فەقەراتی هەیە خوا هەشتی بۆ ئەویش دانەناوە ئەو 2 مەترە بە 7 فەقەرات ژیانی دەچێتە ڕێوە زەڕافە هەموو کاتەکانی زۆربەی نووستنی بە پێوەیە دەگمەن هەیە لە کاتی کەوتنا بخەوێ لە ئیسراحەتی خۆیان دەشخەوێ بەبێ ئەوەی بشکەوێ هەموو خەوتنەکەی بە پێوەیە زەڕافەی لە کاتی لەدایکبوونی بەچکەکەیدا بە پێوە بەچکەی دەبێت بەچکەکەشی بە سەلامەتی دەکەوێتە سەر زەوی و سەری بە عەرز ناکەوێت ڕێک قاچەکانی لە زەویەدا ئەوەش گەورەی خوا دەردەخات بە پێوە لەو بەرزیەوە لە 3 مەترەوە بەچکەکەی دەکەوێتە سەر زەوی ناش سەریشی لە عەرز نادا ڕێک قاچەکانی دەکەونە سەر زەوی وەکو سپرینگێکی نەرم خوای پەروەردگار ئەوەندە بەڕەحمە ئەمانە هەموو خۆی سەرپەرشتیان دەکات جاری یەک بەچکەی دەبێت زۆر دەگمەنە زەڕافە 2 بەچکەی ببێ بەسکێک کلچی درێژە 75 تا 80 سانتینە بەموو کۆتایی پێ هاتووە بەردەوام ڕایدەوە شوێنە حەشەرە و مێش و مەگەز و مێشولە لە خۆی دوور دەخاتەوە زەڕافە یەک عادەتی هەیە دەتوانێت لە ڕاکردنە هەردوو قاچەکەی پێشەوە بە یەک کەڕەت باوێت نە ئەسب نە ماین هیچ شتێک ناتوانێت ئەو ڕۆیشتنەی هەبێت ڕۆیشتنێکی خوای گەورە تایبەتی پێداوە کە دەتوانێت هەردوو دەستەکانی پێشەوەی بە یەک کەڕەت بجوڵێنە قاچی دوای بە یەک کەڕەت بجوڵێنێ لە هیچ ئاژەڵێکی ترە نە لە مرۆڤ نە لە هیچ شتێکا ڕۆیشتنە ئەوە ڕوونادا بازدانێکی زۆر بەهێزی هەیە زەڕافە نێر بێ یان مێ بێ لەسەر سەری 2 تا 5 شاخ ڕواوە نێرومێی لە زۆربەی حیواناتان نێر شاخی هەیە مێنیەتی لە زەڕافەی ئەوانێ نێر بێ و مێ بێ 2 شاخ تا 5 شاخ لەسەری ڕواوە زەڕافە خۆی گەورە لوتێکی وای داواتێ هەر سەری نزم کرد خواردنێک خوا بە ئارەزوی خۆی پەردەیەکە لای دەدا و دەرگاکە دەکاتەوە دای دەخاتەوە بۆی تەپوتۆز نەچێتە ناو مێشک و سەر و لوتیەوە پێویستی بۆ نێت دەست بە لوتیەوە بگرێت دەمان ببەستێ یەکسەر پەردەیەکی هەیە خۆی حەزی لێبووی لای دەداتەوە خۆی حەزی لێبوو دەیکاتەوە خاڵی هەشتم زەڕافە دەتوانێت زۆر خۆی بگرێ بۆ ئاو خواردنەوە دەتوانێت چەند هەفتە ئاو نەخواتەوە وەکو حشتر بەهێزە بۆ ئاو نەخواردنەوە لەو مەسافەیدا ڕووەک و گوژوجیا و دڕک دەخوا ئاویان لێ وەردەگرێت پێویستی بە ئاو خواردنەوە نییە زەڕافە 25 ساڵ تا 35 ساڵ تەمەنی هەیە لە دوای ئەوە دەمرێ و ژیان بەجێ دێڵێ 25 ساڵ بۆ 35 ساڵ بەڵێ ئەمە یەکێک بوو لەو ئاژەڵانەی کە زۆر جا بینی ومانە حەزم کرد معلوماتێکمان لەسەری هەبێ خێزانێکن ئومەتێکن قورئان دەفەرمێ وەکو ئێوە نەتەوەیەکن ڕێز لە جیهانی ئاژەڵان بگرن
جیهانی ئاژەڵان زۆر بە وەفان بۆ یەکتر خۆزگە مرۆڤ وەکو ئاژەڵەکان وەفادار بووایە بۆ یەکتر دوو بەسەراتم خوێندەوە لە کتێبێکی بابەتی کوردی خۆماندا کە لەم کوردستانە ڕوویان داوە یەکیان کابرایەکی جووتیار کە ئیشی جووتیاری کردووە لە دەشت و دەرە ئەڵێ خەریکی جووتکردن بووم ساڵانێکی پێشتر هەموو کەس ئەو زەمانە سیلاحی لەگەڵ خوا دەبێت من تاپڕێکم هەبوو تاپڕەکەم لە شوێنێکە دانابوو لای نانە بەرەو شتەکەمەوە سمۆرەیەک هات لە دارێک دابەزی سمۆرەکە دەهات بە دەوری چەکەکەمە قەپی لە چەکەکەم دەگرت لە لولەی تاپڕەکە دەگرت سەرنجی زۆر ڕاشام جیگەجێکی دەکرد ڕۆیشتم بەلایەوە دوور دەکەوتەوە دەهاتەوە بە سیلاحەکەم ئادادەنووسا وتم تخوا با بچم دەستم دا سیلاحەکە بە شوێن سمۆرەکە کەوتم سێ یەکەم چەند مەترێک لە دواوە وا ڕەژمارێک سمۆرەیەکی خود داوە لە لای کلچیەوە نیوەی خود داوە نیوەی ماوە ئەم سمۆرەیە بە زمانی حاڵ بووە هاواری بۆ من دێنا و پەلاماری چەکەکەمی دەدا بۆ ئەوەی فریای کەوم و ئەو سمۆرەی هاوڕێ ڕزگارکەم ئەڵەز لەبەرەوەی کە مارەکە دەمی گیرا بوو زۆر بە ئاسانی کوشتم بە نیوە گیانی هەرچۆنێ بە سمۆرەکەم دەرێنا بینیم بە چوادەوری سمۆرەکە دەهات و دەچوو زمانی لێدا حتا دوور کەوتمەوەی ئەو بە چوادەوریەوە بوو بۆی بیخاتەوە سەر پێ و هیممەتی بداتەوە بە یەکەوە بڕۆن چەند کەس هەیە هاوڕێکەی بەجێ دێڵێ لە کاتی تنگانەدا کەچی ئەو سمۆرەیە پەنای بۆ ئەو کابرایە بردووە خوای گەورە عەقڵی ئەوەی داوەتی ئەوە مارە لە چەک دەترسێ ئەو پیاوە فریاکەوێ ئەڵێ بە هاواری دەکە بە زمانی حاڵ دەیناڵان بۆ ئەوەی کەوا من بەهانایەوە بچم بەڕێزێکی کە دەڵێ کاتی 79 کە دیەکانی حدودی کوردستان داگیران حکومەت بڕیادە بە 10 کیلۆمەتر دێ گوندە سنووریەکان داگرێ ئەڵێ دیەکەمان چۆڵ بوو بەڵام پاش مەسافەی چەند مانگێک خۆم بۆ نەگیرا و چوومەوە گریانت دەهات بۆ ئەو دێیەی کە سەرچاوی بژێوی ژیانی ئێمە بوو هەموو ڕزوباخەکانی تێکدرابوون هەموو کانیاوەکانی کوێر ببوونەوە من گوێ درێژێکم هەبوو کە چەند ساڵ خزمەتی کردبووین لە گوندا ئەڵێ چوومەوانێ بە نزیک ماڵی خۆمان سەیرەکەم گوێ درێژەکەم دۆزیەوە گوێ درێژ کە چاوی پێم کەوت لە دوورەوە بەغاردان هات سەری نا بە سنگمەوە بۆنی کردم ئەو پیاوە سوێن دەخوا ئەڵێ فرمێسک بە چاوی هاتە خوارەوە فرمێسک بە چاوی ئەو گوێ درێژەیە هاتە خوارەوە وەکو وەفاداری وەکو گلەیی کە تۆ بۆ منت بەجێهێشت چەند بیرت دەکەم چەند تاسەت دەکەم بۆیە ئاژەڵانی دەوروبەرمان نابێ ئازار بدرێن ئەوروپیەکان بەچی پێشکەوتون سەیکە ئەو پشیلە کۆتر ساگ هەر زۆر وەکو هاوڕێ لەگەڵیان نادەژین ئەوە دەستوری ئیسلامە لەم شارەدا بەیانیان دەبینم چەند سەگە بەڕەڵا لە هیندان ئەوە ئەرکی حکومەتە یەکێ لە واجباتی حکومەتی موسڵمان ئەوەیە نابێت سەگی بەڕەڵا هەبێ نابێت پشیلەی بەڕەڵا هەبێ ئەبێت لەسەر نەفەقاتی دەولە لە میزانی وڵاتە ساڵانە پارەیەک تەرخان بکرێ بۆ ئەو سەگانەی کە خاوەنیان نییە لە قاعەیەک بکرێن لە شوێنێک بکرێن یەکێ خزمەتیان بکە موچیان بۆ دابین بکرێ خواردنی تایبەتیان بدرێتێ بکوترێن دکتۆری ڤێتەرنەری سەردانیان بکە بۆ ئەوەی هەم خۆیان ژیانێکی کەرامەتمەندانە ژیانێک کە خوا ئەمە زیندەوەرە دروستی کردووە نابێ مناڵبەردی پێدادا نابێ یەکێ فیشێکی پێوەنێ یەکێ قاچی پەڕێنێ یەکێ ئازاری بدا یان ئەوان لە ناچاریدا بۆ بژێوی ژیانیان هار ببن و پەلاماری خەڵک دەن و نەخۆشی بڵاوکەنەوە خۆزگە حکومەتی ئێمەش بەخۆیدا بچوایەوە شوێنێکی دابین کردایە بۆ سەگە بەڕەڵایانە ئەوە زیندەوەرێکن پەروەردگار دروستی کردوون یەکێ لە جوانیەکانی ئەوروپا ئەوەیە کە هەمیشە گرنگی دەدا بە ئاژەڵان کەەوە دەستوری ئیسلامە ئەوە دینی ئێمەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی هەرچی جگەری تینوایەتی و برسایەتی بزانێت تۆ تێری کەی ئیلا خوا ئەجرێکت دەداتێ جا سەگێک بێ پشیلەیەک بێ تەنانەت مار بەخێو دەکەن مارەکە کە دەزانێت دوژمنینی پێتەوە نادا ئەو ئاژەڵانی لە وڵاتی ئێمە کە دڕندەن ئەوەی ئێمە ئازارمان داون ها پشیلەیەک کاتێ خۆت خواردنی بۆ دادەنەی وەرە دەست بە پشتیا بێ نەدەی خوا بە ئیسلاحات کە تینی بۆ هاتو خواردنەکەی فڕان هەر چاوی پێتکەوت ڕادەکە ئەزانێت دزی کردووە ئەزانێت خیانەتی کردووە بەڵام کاتێک کە تۆ تێریکەی ئەو لە بەرت ڕاناکە لەو هیندستان و ئەوانە بۆ مار بە خەڵکەوە نادا خۆمارەکە کەڵبەی ئەو ژایراویە مرۆڤەکان ئازاریان نەداون هیچ ئازارێکیان نەداون دەست دڵنیایە کە نایکوژێ لای ئێمە کە چاوی پێتکەوت دەزانێت دەیکوژی ئەو لە پێشەوە زەفەر بە تۆ دێنێ بۆیە خۆشەویستیمان لەگەڵیانە دروست نەکردووە ئەو هەموو کۆترە لەو هەموو لە تورکیا و لە هەر شوێنەکە تۆ دایانبینی سەیرێکی هەڵ نافڕنە بە مرۆڤ لە وڵاتی ئێمەدا داما و بە شەویشان ناوێرە دەرکەوێت چونکە یەکسەر ڕاوچێک لەسەری حازرە بۆیە ئەو هەستا پێویستە هەستێکی مرۆڤانە بێ هەستێکی موسڵمانانە بێ ئەم بابەتی ئاژەڵانە کە لە چوادەورماندا ڕۆژانە تەعامولیان لەگەڵ دەکەین و قورئان گرنگی پێداون ئینشاءالله لە دەرسی داهاتوودا لە سبەی شەوە بەویستی خۆی پەروەردگار زیاتر تشکی دەخەینە سەر و بابەتەکە ڕوونتر دەکەینەوە وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا الحمد لله رب العالمين